من ڕاستێکی زۆر ناخۆش بڵێم لە کوردستانە خەڵکانێک ئیشەکەن داهاتیشیان باشە بەڵام ناچن وە بەرهێنان لە خۆیان و لە ئیشەکەیان نابکەن بۆ نمونە 100,000 دلاری پیا کردووە باشە بە ڕقەمێ بڵین وەکو خەڵک دەفتەری پیا کردووە ئەچێ بیرەکاتۆم دەفتەرە چی لێ بکە ئەگەر ئەم دەفتەرە تەنها 5,000 دلاری صرفی ئەوە بکە مستەوای خۆی بەرزکاتەوە شارەزایی و لێ هاتوویەکانی خۆی لە بواری بزنسا بەرزکاتەوە و 5,000 تریشی خەرجی ئەوە بکە کە بزنسەکەی باشتر بکە واتە یەک دەفتەر لەو دەفتەرە بۆ بزنسەکەی خۆی سەرفکە دەفتەری تریش پیاکە بەڵام ئەم ئەچێ چیەکە ئەوە ناکە نەگرنگی بەخۆیە نەبوو بزنسەکەی بە فرسەتی ئەزانێ ئەم دەفتەرە ئەبا ئەی خاتە ناو ئیشێکی ترەوە یا ئەیبا وەبەرهێنان لە شتێکی تراکە بۆ عیدی وەبەرهێنانەکەش پارێکی زۆر کەمە هەر هیچ نییە کەواتە باشترین وەبەرهێنان ئەوەیە ئێمە وەبەرهێنان لە خۆمان بکەین و لە وەبەرهێنان لە خودی بزنسەکەی خۆمان بکەین ئەو کاتەیە کە تۆ داهاتەکە زۆرە بێ و سەرکەوتوت لەبیت